جلا بابچینە لای هەواڵێکی دیکەمان هەمیشەڵێن کە بۆ ئەوەی کا بتوانین وڵاتێکی بەهێز و نەتەوەیەکی بەهێز بین پێویستە پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو وڵاتاندا زۆر باش بێت. ئەم پەیوەندیانە چۆن دروست ئەبێت هەندێکجار لە کەلتوری و هونەریەکە هۆکارێکی سەرەکیە بۆی کە ئێمە بتوانین پەیوەندیەکانمان باشتر بێت و هەماهەنگێکی باشترمان هەبێت. بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها نەتەوەی کورد بەتایبەتی ئەتوانم بڵێم لەوەی کە ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ وڵاتانی دیکەدا هەمیشە هەوڵمانداوە لەگەڵ کللتوری ئەوانیش ئاشنا بین و هەروە ئەوانیش ئاشنا بکەین بە کللتوری کورد. هەر بۆیە لە هەولێر گروپی بەردۆلینی چیک لە هەولێر ئۆپەرایەکیان ساز کرد. And they are the only or the first organization working in climate change, implanting 1,000,000 trees, oak trees, and so far they have tens of projects. کنسولخانەی چیک لە هەرێم بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەولێر کۆنسرتێکی ئۆپێرای بۆ گروپی بەردۆلین ڕێکخست. لە کۆنسرتەکەدا چەندین بەرهەمی هونەری و کەلتوری کۆماری چیک پێشکەش کرا. بەڕێوەبەری گشتی هونەری باسی لە نزیکی کللتوری کورد و چیک کرد کە ماوەیەکە زۆر لە بوارە جیاجیەکاندا هەماهەنگی بەردەوامیان هەیە و هەروە ئاماژەشی بەوەش کرد لە ڕێگەی ئەم چالاکی هونەریانە ئاستی پەیوەندیەکانمان بەهێزتر دەکەین لەگەڵ وڵاتانی دیکەدا. هەرێمی کوردستان دەرگای خۆی واڵا کردووە بەرامبەر بە پێکەوەژیانی هەموو وڵاتانی دنیا و بە تایبەتی وڵاتی کۆماری چیک هەمیشە لەگەڵ خەمی ئێمەدا بووە و وەبەرهێنانی کردووە و لەم نزیکانە بینیتان وەبەرهێنان لە بواری کشتتوکاڵ و ئاودێری و بەنداوەکان و ئەمڕۆ دەبینین لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کۆنسرتێکیان ئامادە کردووە. ئەمەش نیشانەی ئەوەیە کە وڵاتی کۆماری چیک دەیەوێت لە بواری مۆسیقا و گۆرانیش پردی پەڕینەوە بێ لە بواری کەلچەر لە بواری کەلتور. بۆیە بینیمان پارساڵ لە هەمان کاتدا گروپی هونەرەمەلەکانی هەولێر بەشداریان کرد لە وڵاتی چیک 24 ئەندامی ئێمە لە گروپی هەڵپەرچێ گروپی نەتەوەی هونەرەمەلەکان بەشداریان کرد. بۆیە ئەمە خۆی لە خۆیدا ئەوە دەگەیەنێت کە ئەم پردە بەردەوام دەبێت.